اینجا ئەم بەشی فێربوونەشمانەیە ئەمە زیاتر بابی خەمەسەر تەلەبێکی تشکەمە زۆر شتییانە ئەمە لە چەند مەکتەب کاری پێکرێت ئەمەیانم نییە بەس هەر لە ئێساشە مەکتتەبێکی سلێمانی بەمان بردوون قەرارە جوابمان لێ پیاڕانی بەتەمان بەکاری بێنن بەس عقدەکەمان ماوە بیکەین اینجا یەک دوو کۆمپانیاش داوایان کردو کە ئیشی لەسەر بکەنانی وەکو خۆیان بەنسبە مارکێتینی بۆ بکەن یان خۆت بیان بە حکوومەت ناوم شەخانە خەڵکی شاری هەڵەبجە بەشی ئینگلیزیم تەواو کردەمەوەی 2 ساڵە اینجا هەر لە مەرحەلەیەکە خۆم دەستم کردو بەوانە وتنەوەکو ئەزمموی خۆم سەرەتا ئەو دوای ئەوەش لە چەند پەیمانگەیەک و وەخرێک وانم وتوتەوە و جاری وایە خۆم سەربەخۆ بە چەند تەلەبەیەکی هەڵبژاردرێ و وانم وتوتەوە کە داوایان لێ کردوم و خۆچالەکانی مەدەنیم لە چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی و ناوخۆیە کارم کردووە و چەندین چالاکیمان وەرگرتووەکو ڕێخەری پرۆژە ئیشم کردووە وەکو ئەندامی گروپ ئیشم کردووە گروپێکمان هەبووە لێرە کە یەکەم جار دەستمان پێکرد وەکو پێشانگای بەخشین و ئاڵۆگۆڕی کتێب دەستمان پێکرد بە ناوی گروپی ڕێژیان کە تا ئێسش پرۆژەکەمان بەردەوامە بە هاوکاری چەند گروپ و ڕێکخراوێکی هەڵەبجە بۆ ساڵی 2021 لەیان سەتەری کەشەپێدانی چالاکی لاوانەوە خەڵاتی لای ساڵم وەرگرت لەسەر ئەپلیکیشنی فامیلی سکوڵ زۆن ئەم ئەپلیکیشنە کە ناوی فامیلی سکوڵ زۆنانی بە ناوی قوتابی و مامۆساوە دامانناوە لەگەڵ فامیلی واتە خێزانی تەلەبەیە ئجا ئەفکرێم ئەپلیکیشنم لێەوە بۆ هات کە سەرتان باسم کردوتم من هەر ئەو کاتی مەرحەلەیەکی جامیعە بووم پێش ئەوەش چەند جارێک چالاکی وانەوتنەوە شتم هەبوو بە تەلەبە سێرمەکرد ئەو گرفتانی کە ڕوویە لە پەروەردەیە بە تایبەتی لە قوتابخانە کە ڕۆبەڕی مامۆسا بێتەوە ڕوبەڕووی خێزانی تەلەبا بێتەوە یا ڕوبەڕووی ئیداری قوتابخانە بێتەوە هەمووی بەهۆی ئەو بۆشایە زۆرەوەیە کە لە بینی دایک و باوکی تەلەبا هەیە لەگەڵ قوتابخانەکەیە چکە زۆربەی شتەکان لە بینەیە شاراوە ئێمە گەر سیر بکەین ئەو وڵاتانی کە پێشکەوتون هەفتانەی نەبێت 2 ڕۆژ یاخود ڕۆژێکیان هەیە دایک و باوکیم تەلەبەیە لەگەڵ مناڵەکە ئەچێت سەردانێکە ئەزانێ ئەو ڕۆژە مناڵەکەی چی ئەکا لە مەکتەب ینی مامۆستاکان چۆن هەڵسوکۆتیان لەگەڵاکەن یاخود پلانی وانەوتنەوەیان چۆنە ئەو کاتە پەروەردەی مەکتەب و پەروەردەی ماڵەوە تێکەڵە بێ ئەنی مناڵەکە 2 پەروەردە نابێ بەڵام لای خۆمان سێرەکەی ئەم مناڵە ینی ڕوبەڕووی چەندین کێشە بێتەوە فێری شاردنەوەی ڕاستیەکانە بێتەوە لە ڕێ ئەوەی هەم ترسێکیە لە ماڵەوە هەم ئێوە لە مەکتەب هەڵبێ بەڵام نازانێت چۆن ئجا من هاتم بیرم کردەوتم ئەکری ئێمە سیستەمێکمان هەبێ کە هیچ نەبێ ئێمە لە پەروەردەیان نیمانە ینی لە ڕێگەی پەروەردەوە وەکو بڵێ ئەها بەڕاستە و خۆ بتوانن ئەم خێزانە لەگەڵ مەکتەبا کۆ بکەنەوە ئەی دایک باوک بەس کاتی کارتوەرگرنەوە کاتی کۆبوونەوە کات 40 دقەیە 50 دقەیەش هەموو دایک و باوکێک بەیەکەوە تەلەبە هەر نابینێ نازانێ ئەم مەکتەبە چیەکە ڕۆژانە لە ڕێگەی ئەوەوە وتم با ئێمە کە بەڕاستە و خۆنیمانە با بتوانین سیستەمێکی ئۆنلاینمان هەبێ کە ئەم دایک و باوکە ئەگاداری هەموو چالێکێکی مناڵەکەی بێ لە مەکتەب و هەم سیستەمی قوتابخانەکەش توانێت سوودی لێوەگرێ بۆ بەڕێوەبردننی مەکتەبەکەی خۆی ئجا من بەشداری فکرەکەی خۆم بردا ئەیشێک لە ڕێکخراوە ئەمریکیەکان لە سلێمانی بوو دوایی کە ناوم هاتەوە ئەو کاتە من وانەومەوتەوە لە یەکێک لە پەیمانگەکانی ئێرە بوو پەیمانگایشی ئەهلی بوو ئیتر دوای ئەوە پەیمانگەکەم بەجێ هەرس ڕۆشتم لەوێ بەشداری کۆرسی خوێندنی بزنس و ئەوانم کرد لە ڕێکخراوی فایفۆنڵابی سلێمانی بوو لەوێ نزیکی مانگێک ئێمە سەرەتا تەنها ئیشمان لەسەر ریسەرچ مارکێتینگ کرد بزان ئەم بیرۆکەی کە من هەمە قوبوڵ کراوە لە ناو خەڵکا دێک و باوک بەدڵێتی مەکتەبەکان بەدڵیانە سوپاس بۆ پاسەرکەوتوو بوو زۆربەی مەکتەبانی کە ڕۆشتم مەکتەبە حکوومەکان ئەهلیەکان بەدڵیان بوو دایک و باوکەکان زۆریان پێخۆش بوو ئیتر خسمانە بواری جێبەجێکردن دوای ئەوە سەمانیتە ترێنینمان کرد لەسەر چۆنێتی داڕشتنی بزنس پلان و ئەنی شتانی کە پێویستمە چۆن بتوانم داڕێژمەوە پلان و دیزایانی بەرنامەکە و ئەو کەسانی کە ئیشیان لەگەڵا ئەەکەم کێن پاشانەوە مەکتەبانی کە ئەمە ئیشیان لەگەڵا بکەم حکومەیە خود ئەهلیە سەرەتا ئیشەکەم زۆر فراوان بوو دوای بەرەبەرە بچووکم کردەوە بە ئەو تارگێتی کە خۆمە بوو ئامانجی کە خۆمەوە ئیشیان لەگەڵا بکەم و من پێشەوەی کە ئەپلیکیشنەکەم لێ قبول ببێ چەند مەکتەبێکی ئەهلی کە لە سلێمانی ئیشم لەگەڵاکردن ئەوان ئەپلیکیشنەکەیان بەدڵ بوو و پێش ئەوەمە هەر چەند کۆنتراکتێکیشمان هەبوو لەگەڵیان لەبەرەوە لەوێش کە لە کۆتایی ئێمە نزیکی 30 کەس بووین 30 بەشدار بۆ بووین لە کۆتاییەوە 10 کەسمان فەندمان وەرگرت وەکو پاڵپشتێکی دارایی توانیم ئەپلیکیشنەکەی پێتەواو بکەم و لە ڕێگەی ئەوە نزیکی 3 کەس لای من وەکو فریلانس وەکو کارمەند توانیوانە ئیسفادە لە ئەو پاڵپشتە دارەیە بکەن کە من وەرم گرتووە هەم خۆشم سوودم لێ وەرگرتووە بۆ بەڕێوەبردننی ئیشەکەم و ئەو ماوەی کە من نەمەتوانی ئیش بکەم توانی خۆم پێ بەڕێوە بەرم و ئێستا ئەپەکەمان حازرە لە ناو مۆبایلەکەمان هەیە
و لە هەردوو سیستەمی ئەندروید و iOSیشا هەیە هەروەها لە سیستەمی وێبەیسا هەیە لە ناو کۆمپیوتەرە ئەو بەشێکە لە ناو کۆمپیوتەرەیە ئەتوانن لێرە بیبینن ئەمە ئەو بەشەیە کە مەکتەب کاری لەسەرکات 24 ئایکۆنمان هەیە لێرە کە نیوەیان پەیوەندیان بە ڕێخستنی مەکتەبەوە هەیە ئەنی ئەو ئیشانەی کە مەکتەب ئەوەی کە مەکتەب ئیشی لەسەرکات ئیتر داتای مەکتەبەکەیە زانیاری ئەو ساڵی تەلەبە و مامۆستای تێ هەژماری تا دروستەکەن ئەو شتانی کە زۆر گرنگە لێرە هەمانە و بەشی ڕاپۆرتی تێە بەڵام ئەوەی کە لێرە ئەپلیکیشنەکەمان هەیە ئەوەی کە مامۆستا و ماڵەوەی تەلەبە بەکارێنێ خۆ تەلەبە خۆی بەکارێنێ 16 ئایکۆنەوەی کە پەیوەندی هەیە بۆوانەوە و زانیاریانەی کە تەلەبە هەیەی لە مەکتەب دایکۆڵکی بتوانێ وەرگریا خۆی بتوانێت بۆ نمونە لە ڕێگەی وانە بخوێنە ئەرکی ماڵەوەی بزانێت چیە و چالاکیانی کە هەیەی فێربوونی وانەکانە هەروەها توانێت کویزی ئۆنلاین بکە و زۆربەی ئەو شتانی کە لێرە هەمانە هەمووی بەپێی ریسێرچ مارکێتینگ کردومانەوە خواتە پێویستی تەلەبە و ئەو مەکتەبانی کە گەڕاوی بزین چیان پێویستە بەپی داواکاری مامۆستا و تەلەبە کردومانەیە خود دایکۆڵک چی پێویستە و هەمووی بە وردەکارێکی باش و بە کوالێتێکی بەرز کردومانە هەم لە ڕووی دیزاینەوە اینجا من لە ڕێگەم ئەپلیکیشنەوەی تر بەشداری خەڵاتی لاوی ساڵم کرد لەوێ سیانزە کەس بووین ئێمە خەڵاتەکەمان وەرگرت و منێکێک بووم لەوانی کە لە بەشی تەکنۆلۆژیایەکە مەمێنە ئەپلیکیشنەکەشەوە بوو کە بۆم باسکردن لە ئێستا کۆمەڵێک مەکتەب داوایان کردو بەڵام وەکو عەقدی یاسایی عەقدمان لەگەڵ هیچ کەسێک نییە چکە ئەوە فەندێکی باشە دیسان کە ئێمە بتوانین کۆمەڵێک کەس بخینە سەرکار بۆی مارکێتین لەگەڵمانە مارکێتین بکەن یاخود هەر ئەپدیتێک بمانەوێت لەو ڕێگەوەیە بکەین بۆی ئەو کەسانی کە دروستیەکەن حتمما ئەوانش پێویستیان بە پاڵپشتی داراییە بۆی لە ئێستا ئەپەکەمان تەنها خەریکی مارکێتینێکی لەسەر خۆین بۆی لە ڕێگەی خۆمانەوە هیچ فەندێکی لە پشتەوە نیە بەڵام لە داهاتوە ئینشەڵا هەوڵین گەورەتریکەین بۆ ئەوەی هیچ نەبێ مەکتەبە ئەهلیەکان بەکاری بێنن و سیستەمێکی چالاکی لێ دەربچێ ئینشەڵا لە کۆتای شار ئامۆژگاریم ئەوەیە کە بەردەوام بی تەنها بەردەوام بوون ئەو گەینێ بۆی ئەو شتی کە ئەتەوێ و دانانی ئامانج زۆر گرنگە تۆ ئامانجێک هەیە کەم جار هەنگاوێکی بۆ ئەنی یاخود ئەو پلانی کە دەونەوە بەڵام لە هەنگاوی یەکەمە سەرکەوتو بووی ئەگەر لە هەنگاوی دووەمە تۆ پاشگەز بوویتەوە یاخود وەرمونە کەسێک پاشقۆڵێکی لێگرتی خۆ تۆ کچیت یاخود هاوڕێتێ ڕەنگە کەسێک نەیاری تۆ بێت لە چەند نیگایەکەوە تۆ ئەو کاتە کە پاشگەز دەبیتەوە لەم شوێنەی خۆتە کەسێکی کە ئیشەکەی تۆ ئەبات ینی ڕەنگە هەنێ جار من ئەگەر هەفتەیەک لە پلانێک دواکەوتم شتێکم لە مێشکا بوو بێ بینیومە لە تۆڕۆ کۆمەڵایەتەکان لایەکیکەوە کەسێکی کە بۆ تەخەوانی ئەو فکرێ ئەنی ئەوە نییە بڵێ هیچ کەسێ ناتوانێت ئەو فکرەی منی هەبێ کە من هەمە لە مێشکمە زۆر کەسیانە بەڵام بە تەریقی خۆیان لەبەرەوە ئەو کاتی کە ئەتەوێ هەوڵ بە داوامەوەی هەموو خانمێک هەوڵ بە ئەوەی کە ئێوە پلانی بۆ دانێ پاشان هەنگاوی بۆ بنێ لە دوای هەنگاونانەکەشەوە سارد نەبێتەوە ڕەنگە ئەم ڕێگای من ئێستا گرتومەتە بەر هەڵە بێ بەڵام سپێنێ هەوڵەیەم ڕێگایەکی تر بگرمە بەر لەو ڕێگایە سەرکەوتووە بم ئەنی شەرت نییە تو هەمیشە دەستە بۆ هەر شتێ برد ئەکسەر بێ بەدەستە ئەبێ ڕێگای بۆ بگۆڕی ئەبێ کاتەکانتی بۆ ڕێقی بازێ جارە بێ ئەو پلانی کە داونەوە بووی بگۆڕی ئەو کەسانی کە کۆنتاکتی لەگەڵیانە هەیە جێروای پێویستە کەسەکانیش بگۆڕی لەبەر ئەوەی کە ئەمێنێتەوە ینی بۆ تۆ کە چەسپا بێت تەنها خودی خۆتی لەگەڵ ئەو پاڵپشتی کە لە ماڵەوە بۆ تەکرێت